سەڵات و سەلام برژێ لەسەر گیانی پاچی پێشەوامان نوری چاو و تاجی سەرمان محەممەد المستەفا صلى الله عليه وسلم و لەسەر یار و یاوەرانی و لەسەر شوێن کەوتوانی تا ڕۆژی دوایی. سەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه. پێشەکی دەستخۆشێکی گەرم لە خوشکانم دەکەم لە لقی ژیاری ئەولێر کە ئەو کۆڕە ئێوارە کۆڕیان ڕێخست. یا ڕەبی خوای گەورە بیان کاتە نمونەی جوانی ئەم دینە جوانە، یا ڕەبی خوای گەورە ئەجریان بداتەوە، پاداشیان لە بۆ بنووسی و بیکاتە زاد و زەخیرەی قیامەتیان ئینشاء الله. احتیمالە پرسیارێک بێتە ناو مێشکمان بڵێن مامۆستا ئەوەلۆ ئەو ڕێکخراوەتان ڕێکخراوی ژیار بۆ پەروەردە و پێگەیاندنی مرۆیی زۆر احتیمام بە دەورەی ئافرەتان دەدا و احتیمام بە خێزان دەدا و احتیمام بە زیاتر بە جیلی ژنان دەدا نەوەک ئەوەندەی بە پیاوان بداتن. تەبان لەبەر چەند سەبەبێکە ئیس ئەوجا دێمە سەر ئەو بابەتەکەی ئینشاءڵڵا کە حازرم کردووە. یەکەمین خوشکی گەورەی من، خوشکانی عەزیزی من، بەڕاستی ئافرەت دروستکاراوێکی تایبەتە، وەکو پیاو نییە. خۆی گەورە ئافرەتی بە شێوەیەک دروست کردووە کە لەگەڵ وەزیفەکەی خۆی لەگەر ئەو کار و پیشەی کە خۆی گەورە لە بۆی دانای بگونجێ. کەواتە هەر کاتێک ئەگەر ئەو ئافرەتە ئەو ئیشەی خۆی پێ نەکرێت کە خوا بۆی داناوە، بەڕاستی سەرگەردان دەبی، بەڕاستی سەرگەردان دەبی. وەکو ئەوە وایە کابرایەکی نەجار بسی ئیشی حەدادی بکە، یان کابرایەکی فیتەر بسی سپیکاری بکە، ئەوانە ئیشەکەی سەقەت دەکەن. ئافرەتیش وایە خۆی گەورە بە شێوەیەکی دروستی کردووە، بە قابلیەتێک دروستی کردووە بۆ وەزیفەیەک، بۆ کارێک. هەر کاتێک بەڕاستی ئەو وەزیفەی لەبیر بکە، ئەو کارێک کە خوا پێی سپاردووە ئەوی ئەنجام نەدا، هەم خۆشی سەر لێ شێواو دەبی، هەم خۆشی بەدبەخت دەبی، خەڵکیش لەگەری بەدبەخت دەکە. ئەو خاڵی یەکەم. خاڵی دووەم، بەڕاستی ئافرەت بڕبڕەی پشتی ئەو ئیسلامەیە. والله هەر کاتێک ئافرەتان ڕویان لە دین کرد، ڕویان لە خزمەتکردنی دین کرد، ڕویان لەوە کرد کەوا بێن خزمەتکاری ئەو دینە بن، بە قورئان ئەو دینە ڕۆژ بە ڕۆژ بە پێش دەکەوی و سەریش دەکەوی و گەورەش دەبی. لەبەرەوەی ئافرەت کە لە ماڵەوە دیندار بوو، پیاوەکەشی دیندار دەبی، منداڵەکانیشی دیندار دەبی. بەڵام مەرز نییە ئەگە پیاو بەدین بی لە ماڵی هەموو بەدین بن، هیچ مەرز نییە. زۆر جاران دەبین پیاوەکە زۆر بەدینە، بەڵام ئافرەتەکەی بێدینە و منداڵەکانیشی هەر بێدین و مولتەزم نین. بەڵام بۆکو ئافرەت وانە، ئافرەت بەدین بوو حتمما پیاو شەرم لە خۆ دەکاتەوە بێدین بی، حتمما منداڵەکان زۆر متەئەسیر دەبن بەداچیان. بۆیە بەڕاستی ئافرەت سەنگی بەحەکە. کو لە جسمی ئینسانی قەلب ئەساسە، لە ناو خێزانیش ئافرەت قەلبی ئەو خێزانەیە. ئەگەر ئەو قەلبە زندوو بوو، ئەو قەلبە ڕێک بوو، بەڕاستی وزە و تاقەت دەداتە هەموو جسمەکە. ئەم ئافرەتەش وزە و تاقەت و هێز دەداتە هەموو ئەوانەی کە دەیانەوێت خزمەتی ئەو دینە بکەن. هەر ئەو ئافرەتەیە تەشجیعی پیاوەکەی خۆی دەکات کە خزمەتکاری ئەو دینە بێ. ئەو ئافرەتەیە تەشجیعی کچی و کوڕەکانی خۆی دەکات کە خزمەتکاری ئەو دینە بی. کەواتە خاڵی دووەم ئەوەیە کە بەڕاستی ئافرەت قووەتێکی زۆر غەریبە لە ناو کۆمەلگا. هەر کاتێک ئافرەتان ڕویان لە خزمەتی ئەم دینە کرد، بەڕاستی ئەم دینە ڕۆژ بە ڕۆژ بەرەو گەشەوە و گەورە دەڕوات. خاڵی سێم ئەوەیە ئەو هجوومە و ئەو هێرشەی ئەو موئامەرەی لەسەر ئافرەتە لەسەر پیاوان نییە. هەموو محاوەلەکان لەوەی ئافرەتی لە خشتە ببانە دەرێت. لەبەرچی چکە ئەوانیش باش دەزانن، لەمە باشتر حاڵین کە نوقتەی سەرکەوتنی خێزان ئافرەتە. ئەگەر ئافرەت ئینحرافی کرد، باقی هەموو ئەندامەکانی لە دوو دەڕوا ئۆتۆماتیکیەن. دێکەواتە هەر ئافرەتە پیاوی بێدین دەکا، هەر ئافرەتە ماڵ و منداڵی خۆشی سەرگەردان دەکا. ئەمە ئەگەر ئەو ئافرەتە توانی خۆڕابگری لەو هەموو موئامەراتە و لەو هەموو پیلانەی کە دەیژێرن، بەڕاستی ئەم خێزانە هەمووی بە سەلامەتی دەردەسی. کەواتە دوژمنان زۆر عاقڵن. کاتێک کە دێن زۆرترین موئامەرە، زۆرترین پیلان دەجێرن لە بۆ ئافرەت، دەزانن سەنجی مەحەک قووەت و هێزی ئەو خێزانە و کۆمەلگایە لە ژنەکاندایە. ئەگەر ژنەکان و ئافرەتەکاندایاندا، ئۆتۆماتیکیان باقی کۆمەلگە بە دویاندا دێ و ئەوانیش ئینحراف دەکەن. خاڵی چارەم ئەوەیە سبحان الله لە تاریخدا
لە مێژوودا تەمەشا بکەن هەر پیاوێکی گەورە دەبینن ئیلا ژنێکی گەورەی لە پشتە هەر پیاوێک دەبینین شۆرەتی پەیدا کردیا ئەو پیاوە خزمەتێکی زۆری دین کردیا ئەو پیاوە لە علم لە هەر بوارە کە سەر کەوتووە لە ژیانی خۆیدا ئیلا دایکێک یان خوشکێک یان ژنێکی لە پشت بووە کە توانیتی ئەم پیاوە ئەوها گەورە بکاتن دەی بەڕاستی ئێمەش لەبەر ئەو ساڵ خاڵەی گوتمان پێمان خۆشە بەڕاستی لە ڕێکخراوی ژیار احتیمامێکی تایبەت بە هەموو شێوازەکانی مامەڵەی دروست لەگەر ئافرەتی بکەینەوە و یەک لەوانە وەکو ئەو خوشکە بەڕێزە مامۆستا ئەختەر پێهێستاوە کە یعنی ئەو کۆڕ و سیمینارانە زوو ڕێک دێخن بە ئومێدی ئەوەی کە بتوانین ئیشاڵڵە خوشکانی ئێمەش کاریگەریەکی زۆریان هەبێ و دەستی جێپەنجەی مۆری خۆیان هەبێ لە ناو ئیسلاحی ئەو کۆمەلگای ئیشاڵڵە خوشکانی بەڕێزم وەڵاهی ئێمە بەو دینە جوانین قەسەم بە ئەڵڵا ئێمە ئەگەر جوانین ئەگەر ڕێچین ئەگەر پاچین ئەگەر گەورەین هەموو سیفەتێکی باشمان هەبی ئەو دینەیە لێکەواتە چەند جوان ئەگەر ئەو ئافرەتە ئەو دینە بەدەست بگریتن چەند جوانە ئەگەر ئەو ئافرەتە ڕێگای ڕاستی گرتبی چەند جوانە ئەگەر ئەو ئافرەتە ئەو دینە جوانە خزمەتکە یعنی جوانی لەسەر جوانی دەکاتن لێکەواتە بەڕاستی ئێمەش دەبی هەموو کاتێک حەوڵی ئەوەمان بێ لە دینی خوای حاڵی ببین لە فەرمودەکانی خوا پێغەمبەری حاڵی ببین ئەگەر حاڵی بوون هەم بە خۆمان بەختەوەر دەبین هەم دەورا و پشتیشمان بەختەوەر دەبیتن ئەو بابەتەی کە ئەو خوشکە بەڕێزە لە بۆ منیان دانایە باشترین ئافرەت لای خواچێن تەمان ئەوە مەوزوعاتی زۆر قورسە هاهانی بەڕاستی جوابدانەوەی ئاسان نەبوو لۆێ تەلەفۆنەکەم لۆ مامۆستا ئەختەرێکی وتم بابە ئەم لێم حاڵیکەن ئەخەوە باشترین ئافرەت لە لای خواچێن دوو مانای هەیە مانای ئەوەیە ئەو ئافرەتانی کە خوا و پێغەمبەر مەدحی کردوون وەکو ئاسیا کچی خێزانی فێرعەونی وەکو ئەزرەتی مەریەمە وەکو خەدیجە خاتون وەکو فاتیمە خاتون وەکو عائیشە خاتون کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام مەدحی کردوون یان ئێوە سیفەتەکانی ئەو ئافرەتانەتان دەوێت کەوا لای خوای گەورە زۆر خۆشەویست و گەورن گوتی مامۆستا ئەوەی دووەممان مەقسەدە جامنیش لەسەر ڕۆشنایی قسەی ئەو خوشکە بەڕێزەم هەفت سیفەتی ئەو ئافرەتانم باس کردووە کە لە لای خوای گەورە خۆشەویستن ئەو ئافرەتانی لای خوای گەورە بەرزن چێت یەکەم سیفەتی ئەو ئافرەتانەی کە بەڕاستی لە لای خوای گەورە ئافرەتی گەورن ئەو کەسانن کە خوا و پێغەمبەریان خۆش دەوێت ئەوە ئەساسی هەموو شتێکە ئەوە ئەساسی دینە ئەوە ئەساسی عەقیدەیە ئەوە ئەساسی ڕاستەڕێبوونە هەر کاتێک قەسەم بە ئەڵڵا ئافرەت خۆشویستنی خوا و پێغەمبەری خوای لە دڵی خۆی ڕوان و دڵ و ڕوح و وجودی هەموو خۆشویستنی خوا و پێغەمبەری بوو والله لەو ئافرەتەی مەترسێ ئیتر باقی شتەکانیت کە هەمووی ئاسانە والله حیجابی ئاسانە والله دەبتە داعی والله دەبتە دایکێکی باش دەبتە ژنێکی باش دەبێتە کچێکی باش هەموو سیفاتە جوان و ڕێک و پێکەکانی لە دوو ئەو خاڵی دێتن یەکەمیشت بەڕاستی ئەم ئافرەتە خوا و پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام لە هەموو کەس خۆشتر بێتن چونکە ئەو کەسەی خوا و پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام خۆشویست قەت شتێک ناکە ئەو خوا و پێغەمبەری خوای لە خۆ بڕەنجێنی قەت شتێک ناکە خوا و پێغەمبەری خوا لێی تۆڕە بن کە شتێک ناکە کە خوا و پێغەمبەری خوا گلەی لێ بکەن لێکەواتە ئاساسی ئیستیقامەی ئافرەت حتا پیاویش بەڵام ئێمە چکە ڕوبەڕووی ئافرەتین ئیستیقامەی ئافرەتی ڕێکی ئافرەتی لەوەیدایە کە پێش هەموو شتێک خوا و پێغەمبەری خوای لە هەموو کەسێ خۆشتر بێ باشە ئێمە چۆن خوا و پێغەمبەری خوامان لە هەموو کەسێ خۆشتر نەوێ کە هەرچی هەیتمان لە پیاوەتی و لە گەورەی و لە جوانی و لە ئەخلاقی جوانی و لە پاچی و لە ڕێکی هەمووی فەزل و میهرەبانی خوا و پێغەمبەری خوایە ئی کەسیت کە نییە تەماشای خۆت بکە خوا چۆ ناز و نیعمەتی پێبەخشی وئین تەعودوا نعمەت الله لا تحصوها بەڕاستی ئەگەر ئێوە بێن دابنیشن نیعمەتەکانی خوای گەورە بژمێرن بەخوای بەشمان نایە جا خوای گەورە بزانە سبحان الله فەرموویتی وئین تەعودوا نیعمە یەک نیعمەتی باس کردە دەفەرمی ئەگەر نیعمەتێکی خوای گەورە بژمێرن بەشمار نایە چونکە هەر نیعمەتێک ملیۆنەها نیعمەتی لە بنەوەیە هەر نیعمەتێکی خوای گەورە بە ملیۆنها نیعمەتی لەگەرە سبحان الله ئەگە بەس تەمەشای نیعمەتی چاو بکەی خۆ نەک چاو هەر ئینسان جوان دەکا
ئەدی نابینی، ئەدی ڕێک نابینی، ئەدی جوانی ئەو دنیای نابینی، ئەدی خۆشی و لەزەت لە چاودانە چ زۆر نیعمەتی بکات، نیعمەتی گوێ، نیعمەتی لوت، نیعمەتی دەم، نیعمەتی بەشن و باڵە، هەموو نیعمەتەکان لێ ئەو نیعمەتانە ئیشێن پشتی من، ئەو نیعمەتانە ئیخوان وما بكم من نعمة فمن الله. خوا دەفەرمێ هەرچی نیعمەتەیە هەمووی ئیخوایە. وەڵڵی ئەمە ئەو چاوم نەکڕێ بەخوای، وەڵڵی ئەو گوێم نەکڕێ، بابم ئەو کەفۆی لە دروست نەکردیمە، هەمووی فەزل و میهرەبانی خوایە. دەزانن ئینسان ئەگەر هەتا دەمری سەری لە سوز دەبی، هەتا دەمری سەری لە سوز دەبی، هەتا دەمری یەک گوناح نەکا، هێشتا ناکە حەقی یەک چاویش. پێغەمبەری خوا دەفەرمی صلى الله عليه وسلم دەفەرمی پیاوێکی پێش ئێوە 500 ساڵان عیبادەتی خوای کرد. 500 ساڵ یعنی 7 عمریمە، ئەمە زۆر 70 ساڵ دەژین، 7 عمریمە. سبحان الله، کابرایەک عیبادەتی خوای کرد 500 ساڵ لە ئەشکەوتێک، ئەو پیاوە بەس یادی خوای گەورەی دەکرد، بەس نوێش، بەس ذکر، بەس دوعا، بەس تەسبیحات، هیچ کەنە. سبحان الله، ئەو کابرایە دەیگوت خوایە لە سوزدە نەبی ڕوحم نەچێشی، خوا لە سوزە ڕوحی کێشە. ڕۆژی قیامەتێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باسی ئەو کابرایە مالۆ دەکا، دەفەرمی خوای گەورە ئەو پیاوە زندی دەکاتەوە، دەفەرمی ئەربەندەی من ئەمن بە چ حیسابن لەگە بکەم، بە ڕەحمەتی خۆم یان بە عەمەلی خۆت؟ دەری خوایە بە عەمەلی خۆم. بەڵام خوای ڕەحمان و ڕەحیم دەزانی ئەو پیاوە حاڵی نەبووە، دووبارە دەکاتەوە، دەفەرمی ئەی بەندەی خۆم جوان فکرکەوە، ئەمن بە چ حیسابن لەگە بکەم، حیسابی ئەعمال و کردەوەکانت، بە ڕەحمەتی خۆم یان بە کردەوەی خۆت؟ دەری خوایە بە کردەوەی خۆم. 500 ساڵە عیبادەتت دەکەم، 500 ساڵە سوزدە لۆ دەبەم، 500 ساڵە ذکرت دەکەم، 500 ساڵە یادی تو دەکەم، 500 ساڵە هەموو خۆشیێکی خۆم لە دنیای مەحروم کردیە بەس لە بە خاتری تو خوایە. خوای گەورە سێم بار لێ دەپرسی ئەی بەندەی خۆم جوان فکرکەوە، بە چەند حسابن لەگە بکەم، بە ڕەحمەتی خۆم یان بە عەمەلی خۆت؟ دەرێ بە عەمەلی خۆم. یا ربی 500 ساڵە گوناحەکەم نەکردیە، 500 ساڵە شتێکم نەکردیە تۆ لێم عاجز بی، 500 ساڵە شتێکم نەکردیە کو پێ تووڕە بی، بە عەمەلی خۆم. خوای گەورە دەفەرمی باشە بینن عەمەلەکانی ئەو بەندەی ساڵحەی بینن. سبحان الله، دەفەرمی هەر دەفتەرێکی ئەوەندەیە هەمووی بەس ذکر، تەسبیحات، سوزدا، پارانەوە، گریان، هەر ئەوە بەس عیبادەتی خوای گەورە کردە. 500 ساڵ دوور لە هەموو خۆشیەک، دوور لە هەموو دنیایەک، دوور لە هەموو تام و لەزەتێک، بەس خەریکی عیبادەت کە ئەو سزدەیان هینا یەک لەسەر یەک، یەک لەسەر یەک، ئەوها برن بوو. دەفەرمی بەس نیعمەتی چاوەکانی لە تەرازۆکەیت کەدانن، بەس نیعمەتی چاو دەبینی هەر 500 ساڵ بەشی دوو چاوەکەی ناکە، هەر عەمەلەکان دەفرن و ئاسمانێ. سبحان الله، خوشکانی بەڕێزم، بەوەڵڵا ئەو هەموو ناز و نیعمەتەی کە هەیتمان هەتا دەمرین لە سوزدە دابین، ناکە حەقی گوێیەکی، حەقە ناکە چاوەکی، حەقە ناکە کلیەشی. بڕۆنە خەسەخانەی ئەوەی جمهوری، پشت خەسەخانەی جمهوری بەشی کلیەی ئەوانە عزی کلیان هەیە، هەرێکی دوو بۆڕیان لێرێ، سۆر و شین بۆڕیەک ئەلێرە، دەسی 3 سەعات دەبن ئەو جیهازەی دەبی 3 وڵاتە جارێک خەستی کلیەی دەکا، دەبی ڕۆژێک نا ڕۆژێک، هەفتەی 2 ڕۆژ هەیە، هەفتەی 3 ڕۆژ، بەس ئەوە عەزاب دەخوا. ئەتو دوو کلیەت وەکو مزەخە ئیش دەکا، هەر ئاگاشت لێنیە، هەر ئاگاشت لێنیە. ئەو ئەگەرم بێ ئێستا باسی ناز و نیعمەتی خوای گەورە بکەم، بەڕاستی گەلک زۆرە. جا بۆیە ئینسان حیفە خوا و پێغەمبەری خوا لە هەموو کەسێکی خۆشتر نەوێ. ئەی باشە کو پێغەمبەرم خۆش نەوێ عەلەیهی سەڵات وەسەلام؟ ئەی ئەو دینە، ئەو هیدایەتە، ئەو پاچیە، ئەو ڕێچیە، ئەو معقولیە هەمووی پێغەمبەری خوای نییە صلی الله علیه وسلم. هەر وتارەکانی پێغەمبەری نییە ئێمەی وا پێ جوان کرد، هەر ئیرشاداتەکانی پێغەمبەری نییە ئێمەی وا پێ بەرز کرد. ئێمە ئەگەر خوا و پێغەمبەر نەبی، خوا دەزانی ئێستا چمان دەپەرست، خوا دەزانی ئێستا خەریکی چ دەبووین، خوا دەزانی ئێستا خەریکی چ بێدینیەک دەبووین. واللهی کە خوای گەورە کە خۆت تەمەشا دەکەی لەو پەرڕێک و پێچی و دینداری و معقوڵی، واللهی ئەوە هەموو فەزلی ئەو ئیسلامەیە، فەزلی خوا و پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام. کەواتە یەکەم خاڵ ئەو خوشکە بەڕێزەی لە لای خوای گەورە شیرن و گەورە و معقوڵە، ئەو خوشکەیە کە خوا و پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وەسەلام لە هەموو کەسێک خۆش دەوێت. چونکە ئەگەر خۆشی ویست قەت شتێک ناکە ئەو پێغەمبەری و ئەو خوا و پێغەمبەری لە خۆی عاجزکە، قەت شتێک ناکە، نە لە لیباسی،
نە لە نوێژی نە لە هەڵسوکەوتی نە لە بازاری نە لە تێکەراوی نە لە زوبانی نە لە دڵی هیچ شتێک ناکە کەوا ئەو خوا و پێغەمبەرەی صلى الله عليه وسلم لێ عاجز بی کەواتە یەکەم صفاتی ئەو خوشکە بەڕێزانەی ئەو ئافرەتانەی کە لای خوای گەورە و لە لای خوای گەورە و معقوڵن ئەوانن کە خوا و پێغەمبەری خوان لە هەموو کەسەکی خۆشتر دەوێت ئەو خاڵی یەکەم خاڵی دووەم ئەو ئافرەتانن کە بە جوانترین شێوە حیجاب دەپۆشن چونکە ئەگەر ئەتوو دەڵێی خوا و پێغەمبەرم خوام خۆش دەوێ ئێدە ببینم دەی ببینم بە چ دەبینم یەکەم شت لە لیباست دەبینم وەنیە پیاوان بە لیباسی نابینی لە کردەوەکانی تریان دەبین بەڵام ئی ئافرەتی یەکەم علامەتی دینداری یەکەم علامەتی پابەندبوون بە دین یەکەم علامەتی خۆشویستنی خوا و پێغەمبەری خوا زتکەکەیت ئەگە بەڕاستی دیتن زتکەکەی ڕێک بوو حیجابەکی جوان بوو بەڕاستی ئیحتیمامی دەدا بەو حیجابەی کە دڵی پێغەمبەری خۆش دەکە عەلەیهی سەڵات وەسەلام کە فەرمانی خوای گەورە جێبەجێ دەکا ئەو نیشانەی ئەوەیە بەڕاستی ئەوە ڕاز دەکات لەگەر ئیدعایەکەی کە خوا و پێغەمبەری خوای لە هەموو کەسە خۆشتر دەوێت یا ئەیها النەبی قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن بزانە خوای گەورە دەفەرمی ئەوە زاری دەفەرمی ئەی پێغەمبەر صلى الله عليه وسلم بە خێزانەکانت بڵێ بە کچەکانت بڵێ پێش خەڵکی کچی عالەمێ پێش خێزانی عالەمێ بە خێزانەکانی خۆت بە هەر نوع خێزانت بڵێ بە هەر چار کچە جوان و ڕێک و پێکەکەت برێ بە هەموو ئافرەتانی مسلمانان برێن بە پۆشاکێکی وا لەبەرکەن کە هەموو عیب و عاری جسمیان پێدا بپۆشیتن سبحان الله بەڕاستی حیجاب گەورەیە والله حجاب تازی سەری ئافرەتانە حجاب عزەتە حجاب نیشانەی ئیمانە یەک حادیسەتان لۆ بجێڕمەوە ئافرەتێکی ئەڵمانی دەرێ بەحسەکەم هەبوو دکتۆرەیە تەمان ئەوە چێ دەجێرتەوە خوشکێکی بەڕێز دەجێرتەوە دەفەرمووی چوومە ڕیاز پایتەختی سعودیەیە دەڵێ چووم لە خەستەخانەکی زۆرم پێسەر دیتم ئافرەتێکی چاوشین سپی زیار بوو ئەزنەبی بوو بەڵام حیجابێکی بەڕاستی جوانی لەبەر بوو یعنی حیجابێکی وای لەبەر بوو ئەمەی کە سعودی هەر ئەسڵەن بە حیجابان نەدەچوو ئەوەندە حیجابێکی شەرعی و ڕێک و پێچی لەبەر بوو وتی والله ئەمیش حەزم دەکرد ینی بیناسم برێم ئەو ئافرەتە ئەزنەبێت چ دەکات لەو قەسەخانەی مێم گوتی بە یەک دکتۆرەکانم گوتم ئەو ئافرەتە ستەکا لێرە والله ئەو ئافرەتە لەگەر پیاوەکەی هاتێ پیاوەکەی مسلمانە ینی مێردی بە مسلمانێ کردیا بەخۆی ئەڵمانیە ماوەکە بوویتە مسلمان وەڵ ئاسر گوتی ئەدی سەبەبی ئیسلام کۆ بوویتە مسلمان ئەو لە ئەڵمانیا و هاتێ ئێرە گوتی ئەو ئافرەتە بەحسی دکتۆری هەبووە بەحسی لە دکتۆری بەحسێکی هەبووە لەسەر ئەو نەخۆشیانەی کە زۆری لە ئافرەتاندان ئەو نەخۆشیانەی کە لە ئافرەتاندان گوتی بووی چوو لە ئەڵمانیا ڕاچوو بە سوید لە سوید یەک دوو مانگا ما بۆ دیتبی کورا ئەوە نفسی وەکو ئەڵمانیایە یعنی شتێکی نوێ نییە گوتی ئەو زارە یەک دوو دەوڵەتی کرد و پاشان گوتیان لۆ ناچێ ڕیاز لە ڕیاز خەستەخانەی باشی لێ دکتۆری باشی لێ و ئەتوش لۆ بەحسەکەت ئافرەتێکی گەلک زۆری غەیری ئەزنەبی غەیری بڵێن ئەوروپی دەبینی لۆی بەحسەکە لەسەر بنووسی گوتی باشە گوتی کە چوم تاوان لە مەتاری هات بە خوارێ حەزاری دڵم تون بۆ خۆم حیجابم دی هەدڵم تون بوو ئەنی بەڕاستی یەکۆم کەیفم بە ئیسلامەتی نەدات کە و ئافرەتانەشم دیت هەموو خۆیان پێسایتەوە دەرێ دۆرمەیە خۆیان لولدایە گوتی هەر ینی حەزم نەکرد ینی بدایە گوتی بڕک دریشم تون بوو بڕک دەم کود حەوەمەوە لەناو ئەوانە ئەو معقەدانە ئەو هەموو ئافرەتە هەموو حیجاب ئەوە هیچ ئازاد نین ئەو حوڕیەتیان نییە ئەوە ئازادیان نییە ئەو فکر و خەیاڵ عەنتیکانەی خۆی تیماوە چوم دەوام کرد لە خەستەخانەی گوتی ئەوەی کە زۆر معجب بووم پێ یەک ئافرەتی مسلمانم نەدیت نەخۆشیەکی هەبی کە ئەو نەخۆشیانە لە ممارەسەی غێر شەرعی پەیدا دەبێت یەک ئافرەتم نەدیت یەک ئافرەت ئەو هەموو ئافرەتەم فەحەز کرد سبحان الله ئەم لە ئەڵمانیا هیچ ئافرەتێک نەبی ئەو نەخۆشی لێ نەبی لە سوێد هیچ ئافرەتێک نییە ئەو نەخۆشی لێ نەبی نادیرن ئەو چ مجتەمەعێکە ئەو چ کۆمەلگایە کە یەک نەخۆشی ئافرەتانیان نییە کە ئەو نەخۆشە بەسەبەب علاقاتی غێر شەرعی پەیدا بێت زۆریان پێ معجب بوو
زۆر پاشان گوتی لەگە دکتۆرێکی کە باز دەکە وتم وڵای سەیرە کورە ئێوە زۆر سەیری و ئافرەتەکانتان زۆر پاکە وتی کاکە ئەوە بەهۆی ئەو حیزابەیە کە لەبەرمانە کە ئێمە حیزاب دەپۆشین هیچ پیاوێک ناتوانانی خۆمان تێبگەینی هیچ پیاوێک ناتوانانی ڕێمان لێ بگری هیچ پیاوێک جورئەت ناکە داوای عیلاقەی شەرعیمان لێ بکە هەر بەخۆی چاوی بە حیزابەکەی دەکەوی دەتۆقی لە بەروی دەترسێ حیزاب هەیبەتە حیزاب خی گەورە یەک گەورەی و ماقول و هەیبەتی دەداتە ئافرەتەکەی بەوەڵڵا خۆڕیترین زەلام ناوێری قسەی پێ برێتن ئەو زەگوتی ئەشهەدو ما بالله زانم ئەم دینە دینێکی زۆر پاکە ئەم دینە هەر ئەو کۆمەلگایەک دەست پێوە بگرێ پێش پیاوەکانی ئافرەتەکانیان پاک و تەمیز و ڕێک و پێک دەبن زا بەڕاستی خوشی گەورم ئەو حیزابە عزەتی تووە گەورەی تووە شکۆی تووە تازی سەری تووە حیفە ئیفتیخاری پێ نەکەی حیفە شانازی پێ نەکەی حیفە یعنی خۆ لە هەموو کەسێکی پێ ماقولتر و گەورەتر نەبی هەندێک ئافرەتان دەبینم کە حیزاب لەبەر دەکا وە دەزانی یعنی بارێکی قورسی لەسەر ملیا وە دەزانی شتێکی زۆر بە زەحمەت ئەنجام دەدا بالعکس ئەتو بابە ئەمری خی گەورە جێبەجێ دەکەی ئەمرێکی خوایە خوا ئەخە کو خی گەورە نوێژی لەسەر فەرز کردی ڕۆژی لەسەر فەرز کردی حەزی لەسەر فەرز کردی بەو شێوەش حیزابی لەسەر فەرز کردی کەواتە ئەتو کە کاتێک حیزاب لەبەر دەکەی ئەمرێکی خوای جێبەجێ دەکەی دووەم خۆت پێ ماقول و گران دەکەی خوشی گەورە من خۆت پێ عەزیز دەکەی خۆت پێ جوان و ڕێک و پێک دەکەی کەواتە خاڵی دووەمی ئەو خوشکە بەڕێزانی لای خی گەورە و ماقول و خۆشەویست و بەڕێز و بەقدرن ئەوانن کە بەڕاستی خاوەنی حیزابێکی جوانن زە خوشتی خۆم ئەگەر حیزاب لەبەر دەکەن تخوا حیزابێکی جوان لەبەرکە ئەتو ئیشەکەی هەر دەکەی با ئەجر و سەوابەکی کامل وەرگری لۆ حیزابێکی قوندە لەبەر دەکەی لۆ حیزابێکی نیو بە نیوە لەبەر دەکەی لۆ سەر قۆزی بن ئارۆزبی لۆ ناوەڵە حیزابەکی لەبەر دەکەم چاوی دوژمنان پێ دەتەقێنم دڵی خۆی لە خۆم پێڕازی دەکەم دڵی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام خۆش دەکەم خوشکانی مزکات حیزاب لەبەر دەکەی بە ئەجر و ساوابەکەی تەوا وەرگری دەزانی وەکو چم بێت دێتە پێشاوی وەکو ئەوەی نوێژی نورانێ 4 ڕکعاتە ئەتو 2 ڕکعات بکەی سەلام دێەوە ئەوە چێت برێ ئەوەندە بەسە کاکە ئەوەندە بەس نییە ئەخە لێت قبول نابی ئەوە نیو نوێژە نی قبول نییە ئێ وەڵڵای حیزابیش بە نیوەی نابی لەبەری دەکە حیزابێکی ماقول لەبەرکە حیزابێک لەبەرکە بەڕاستی کەسایەتیت شخصیەتت ماقولیت هەیبەتت گرانیت سام و سنجیت لێ بە دیار بکەوی ئینشاءالله خاڵی سێیەم لەوانەی کەوە ئەو ئافرەتانەی کەوە لای خوای خۆشەویست و بەڕێزن چێن ئەو کەسانن کە بەڕاستی خزمەتی مێردی خۆیان دەکەن ئەو کچەکان ناگرتەوە بەڵام دەبی کچەکانی عاقڵ بن فێر ببن طبعا بە ئەمە سێ حەدیسی لۆ خوشکانی بەڕێزی خۆم بخینمەوە ئەو زە پاشە هەندە قسەی لەسەر دەکەم یەکەمین پێغەمبەری خوا دەفەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەیوما ئیمرەئەتین ماتت هەر ئافرەتێک مرد وەزەوجها راض عنها دخلت الجنة هەر ئافرەتێک بمری مێردەکەی لێی ڕازی بی دەستە باشتێ سبحان الله یعنی خی گەورە ڕەزامەندی تو دەرکەی بەهەشتی خۆی مرد دەرکەی بەهەشتی ژنی مێردی خۆیتی مێردی خۆل لە خۆت ڕازی کە خی گەورە لێت ڕازی دەبی ئەوە یەک دوو ئەو حەدیسەی جێ بدەن ئەو حەدیسە زۆر خۆش پێغەمبەری خوا دەفەرمی صلی الله عليه وسلم ئێستا دەزانم هەندە خۆشێک دەرێن ئەخە وەڵڵای هەندێک مێرمان خراپە و ئەوەش باز دەکەین سەبرتانە بزا بە ئەمن حەدیسەکان باز بکەم ئێستا هەنجی سەری پیاوانیشدا هەندێک لۆ دەکوتمەوە خە من نەبی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمی إذا صلت المرأة خمسها أو حديثة خوش كان من بوالله حديثة شي زور قورية حديثك حيفا لقيس خوتاني بدن بحق القرآن أو حديثة هر آفرتك بينست بهشتي حيفا يعني حيفا أو بهشتي لقيس خوبدا بو حديثة خوشي بيغمبري خوادة فرمي صلى الله عليه وسلم إذا صلت المرأة خمسها أجر آفرت بيز نوجكي خوي كرت وصامت شهرها مانجي رمضانش بروجيبو تواو وأطاعت زوجها مردي خوش إطاعي بياوي خوي كرت بزواني وبريكو بيشي بجي دكرت مشكلة لقى بيدا نكرت خصمتي دكرت وحصنت فرجها ناموس الشرفي وآبري خوش إذا باراست أو تسار شتا پیغمبر ده فرمی علیه الصلاة والسلام لهشت در کی بهشت لچهانی ده سجوره باب السجوره سبحان الله يعني اواني لروج قيامته لهشت در کی بهشت بانجي دكد ورا بروجوره امام ابو بكر
خوشتی بەڕێزم ئەتوش دەگەیتە پلەی ئیمامی ئەو بەکر تەنها بەو چوار شتەی وەڵڵا هیچی لە داوا نەکردی نوێژەکانت بە جوانی ڕۆژەکانت بە جوانی ناموسی خۆت بپارێزی ئاگال لە مێردی خۆت بیتەوە هیچکەن یەک ئیشی تکەی پێدی خی گەورە بەت ئەو چارەی بکە لە هەشت دەرکەی بەهشت لە جیهانت پێخۆشە لە دەرکەی سەڵات لە دەرکەی سیام ڕەیان لە دەرکەی جیهاد لە دەرکەی بەڕ الوالیدەین هەشت دەرکەیە بەهشت لە جیهانی دەسێ ژۆری بڕۆژۆر ئێ وەڵڵاهی ئەوە فەزڵێکی گەورەیە بە حەقی قورئان ئەوەی بە پیاوان گوت بایە پیاو هەمووان گۆیان بەزێ دەهێشت لە دنیا هەموو لە خۆ دەچوونە باشتێ دەی کەواتە خوشتی من حیفە ئەتوو بەو چار شتەی خۆت نەگەیەنە باشتێ حەدیثێکی تکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثێکدا دەفەرمی دەزانن صفاتی پیاوی ئەهلی باشت چییە پاشان ئەوەی باز ناکەم چکۆ پیاو لێرە نینە با باز نەکەین دەفەرمی دەزانن صفەتی ئافرەتانی ئەهلی باشت چییە ئەنێ ئەو ئافرەتانی کە ئەهلی باشتن چەند چییە ڕەسوول الله فەرمی الولود العود یەکەمین فەرمووی ئەو ئافرەتەی کە زۆر بە مەحەبەت و خۆشەویستیە لۆ پیاوەکەی ئەو ئافرەتەی کە بەڕاستی بە مەحەبەت و خۆشەویستیە لۆ پیاوەکەی ئەوە یەک دوو الولود ئەو ئافرەتانی کە منداڵیان زۆرە تەمەن ئەو ئافرەتێک کە منداڵی زۆربی مەسئولیەتیشی زۆر ئەو ئافرەتێک کە منداڵی زۆرە حتمەن ئافرەتێکی ماندیە ئافرەتێکی هیلاکە ئافرەتێکی یعنی بەڕاستی زیاد لە ماڵێ ماندی دەبیتن ئەو دوو سێم دەفەرمی ئەو ئافرەتە کە زۆر خێری هەیە لۆ پیاوەکەی بەردەوام خێری هەیە لۆ پیاوەکەی چوارەمین دەفەرمووی ئەو ئافرەتەیە ئەگەر پیاوەکە لێی تووڕە بوو شەو ناخەوی دەست لە ناو دەستی پیاوەکەی دەنێ دەرێ خەو ناسێتە چاوم هەتا لێم ڕازی نەبی سبحان الله ئافرەتی ئێمە ئەوان زە ئیمامی مەناوی پێش 300 ساڵ ئەو حەدیسەی شەرع کردیە دەرێ وەڵای کەم هەیە ئافرەت ئەو سیفەتانەی لێبی زە ئەگە ئێستا بژیا باە دەبایە چی بۆ گۆت باە سبحان الله بەوەڵڵا ئافرەت ئەگەر بەهشتی بوێ ئەوە بەهشت لە ماڵی خۆیتی خوشتی بەڕێزم دەزانم احتیمالە لە دڵتان برێ ئەخە مامۆستا ئەتوو ناو ژیانی من نی ئەتوو ناو ژیانی ماڵی من نی نازانی پیاوەکەم چەندە خراپە چەندە تەبیعەتی توندە چەندە ئازیەتم دەدا چەندە مشکلەم لە دروستەکە هەموو لەگەڵتم بەڵام بڕوا بکە ئەمن پیاوم وەکو پیاو قسەی دەکەم بڕوا بکە ڕوحی پیاوەکان لە ناو دەستی ئێوەدایە واللهی ئەگەر مەقسەدتان بی یعنی پیاوەکەی وەلێ دەکەن چتان حەز لێبی ئەوتان لۆ بکە خوشکانی بەڕێزم بەڵام شەیتانە کە واز لە ئێوە ناینی بەڵام نەفس و هەوایە کە واز لە ئێوە ناینی کاتێک کە تووڕە دەبن عینادی زیاتر دەکەن کاتێک کە پیاوەکە تووڕە دەکە زیاتر ململانی لەگە دەکەی ئێوە مشکلەکانش گەورەتر دەبن خوشتی گەورە هەر ئافرەتێک ئەگەر پیاوەکە با عەجزی کردبی با پیاوەکە زوڵمیشی لێ کردبی ئەگە دەستی لە ناو دەستی پیاوەکەی ناوگوتی ناخەوم هەتا ئەتوو لێم رازی نەبی بەوەڵڵاهی بە حەیاتی مشکلە نایەتە ئەو ماڵی بەوەڵڵاهی ئەوەش تەنازول نییە ئەوە تەنازول نیە لۆ ئافرەتی ئەو خۆشکردنی ژیانی خۆیتی خوشتی گەورم ئافرەتێکی ئەمریکی عمری 80 ساڵ بوو لە تەلەڤیزۆنێک بەرنامەکەیە پیاوەکی ئینگلیزە زۆر ئەوە ئەمریکیە زۆر ژن و مناخر دەکاتەوە و قسە و نازم مستەرفیلە شتێکی ئەوە وازە مستەرفیلە ناوی مستەرفیلە ئافرەتە هینا عمری 80 ساڵ بوو هەشتا لێیان پرسی کوی گوتی ئەمن خۆشبەختترین ئافرەت بووم لە ژیانی خۆم خۆشبەختترین ئافرەت بووم لە ژیانی خۆم و یەکێک بۆ لەو ئافرەتانێک کە هەریان بژاردیە کە زۆر بەختەوەر بۆ لەگە مێردەکەی لێیان پرسی سری تو 50 ساڵ لەگە پیاوەکەی ژایە 50 ساڵ لەگە یەک پیاوی مستحیلە ئەمریکیەکان 50 ساڵ لەگە پیاوی بژن شتیوان نییە یعنی ئەوان پێشەش پیاوی دەکەن هەتا دەمرن بەڵام ئەو ئافرەتەی 50 ساڵی ڕەبق لەگەر یەک پیاوی ژیا لێیان پرسی سری ئەو بەختەوەریەی تو سری ئەو سەعادەتەی تو سری ئەو خۆشبەختیەی تو چییە دوو قسەی کردیە گوتی بە حەیاتم عینادیم لەگە نەکردیە ئەوە پێغەمبەری خوا دەفەرمی عەلەیهی سەڵات ئینادی مەکە لەگە پیاوەکان دەفەرمی بە حەیاتم عینادیم لەگە نەکردیە دووەمین هەر کاتێک عاجز بووی چوو پێکم هینایتەوە سبحان الله بزانە ڕێک ئەوە حەدیسی پێغەمبەری وەڵڵاهی جێبەجێ کردیە بەبێ ئەوەی ئەو حەدیسەشی بیستبی دا ئەگەر ئەوش لە ئەمریکیانە ئەو حەدیسە ببیستن دەڵێن چی
خۆشی ڕویان تێدەکا ئەویش ئەوەیە کە بەڕاستی لەگە پیاوەکانیان وابن کە ئەو پیاوە ڕابگرن و ژیانی خۆشیان لەگەڵی خۆشکەن لەبەر ئەوەی بەڕاستی ماڵ ئەگە مشکلەی تێدا بوو بەڕاستی دەبتە جەهەنەم بەوەڵڵا دەبتە جەهەنەم وەڵڵاهی زار هەیە هەنەفسێک و هەوا و شەیتانێکە وا لەو ژنەی دەکا ئەوەندە عینات بیتن نەچی تەنازول لەگەڵ بەرامبەر پیاوەکەی بکە وەڵڵاهی تەنازول نییە بەوەڵڵا گەورەیە لۆ ئافرەتی وەڵڵاه معقولیە وەڵڵاهی خۆشکردنی ژیانی خۆیتی ئەگەر بچی دڵی پیاوەکەی چاکاتەوە بۆیە بەڕاستی یەکێک لە سیفەتە هەرە بەرزەکانی ئەو ئافرەتانی کە خوا خۆشی دەوێن و لای خوا گەورە و ماقوڵن ئەو ئافرەتانی کە بەڕاستی بە معنای کەلیمە ئاگای لە پیاوی خۆتیان خوشکانی بەڕێزم بە قسەیەکی سەراحەتتان پێ برێم ئەوڕۆ دنیای سۆسیال میدیا دنیای مۆبایل وەی کردیە نە پیاو ساحێبی ژنیە و نە ژنی ساحێبی پیاویە بە خۆتان ئاگاتان لە پیاوەکانی خۆتان بی دەبی ئێوە پیاوەکانتان بپارێزن ئەگەنە خەڵکانێک هەیە لێتان ببا زۆر بە ئاسانی لێتان دەبن بەخوای زۆر بە ئاسانی پیاوەکانتان لێتان ئەبەن ئەگەر ئێوە نەیان پارێزن لەیکەواتە دەبی ڕوحی پیاوەکان لە بەندەستی ئێوە بێ وە بکەن ئەو ڕوحە شاد بێ لە ماڵێ ئەو ڕوحە سکونایی لە بۆ ماڵ لە ماڵ سکونای بۆ دروستکەن سکونا بۆیە بخوای گەورە دەفەرمێ وەجعل من بیوتیکم سەکەنە ئێمە وامان کردو ماڵەکانتان ببتە سکونا بەڵام جار هێژنەکە ئەو سکونایی تێک دەدا والله لێ ناگەڕێ پیاوەی سرحات بکە لە ماڵێ واللهی لێ ناگەڕێ ئەو پیاوە خۆشی ببینی لە ماڵێ وە پیاو هەیە دەرەی زۆر پێ خۆشترە لە ماڵێ حیف نییە حیف ئەو پیاوانی کە دەڕۆن زۆر دەڕۆن لە ماڵێ بە واللهی دڵیان بکەوە لەبەر لە سکونایان نییە لە ماڵێ بە قورئان ئەگەر سکونا هەبی قەت هیچ پیاوێک ناستە دەرێ لە ماڵ ئەگە بچیتە دەرێ بە ئیتیفاق ئەرێ ئافرەت وڵی پێم خۆش هەفتەی شەوەک ئیزدەم دێ لەگە برادەرەکان بەڵام هەموو شەوێ کاکە و ئافرەتە ئەو پیاوە سکونای نییە سکونا بە حەقی قورئان پیاو سکونای هەبی دڵی بە ماڵ و منداڵی خۆشبی بە حیاتی ناستە دەرێ سعاتێک بەرامبەر ژنەکەی بە هیچ دنیایەکی ناداتن بەس کە سکونای نما تعویزی لۆ خۆی پەیدا دەکە و دەسی لە دەرێ دڵی خۆی و سکونای خۆی دەداتەوە دەیکەواتە خوشکانی بەڕێزم ئەگاتان لە پیاوەکانی خۆتان بی پیاوەکانی خۆتان بپارێزن ئەگەر نا بخۆتان ژیانتان تاڵ دەبی و ژیانتان ناخۆش دەبی خاڵێکی تر ئەوەیە کە یەکێک لەو سیفەتانەی کە بەڕاستی ئافرەت لای خوای خۆشەویست دەبی ئەو ئافرەتانن کە ئاگایان لە نوێژەکانی خۆیتیان واللهی یعنی نوێژ ئەساسی ئەوەیە کە بەڕاستی ئەتو خوا پێغەمبەرت خوات خۆش دەوێ یان نا حافظوا على الصلاة والصلاة الوسطى وقوموا لله قانتين بەڕاستی خوای گەورە ئەمرمان پێ دەکات زۆر ئاگاداری نوێژەکان بین و بە تایبەتی نوێژی عەسریش هەر کەسێکت دیت دوو سیفەتی لێبوو نیشانەی ساڵحیتی ئەگە دیتت نوێژی جوانە و ئاگای لە زوبانی خۆیتی بزانە ئەو کەسە ساڵحەیە بەڵام کەسێکە دی نوێژیشی جوان نەبوو زبانیشی خاوێن نەبوو بزانە ئەوە شەیتان زەفەری پێبردووە و زۆر باڵی وێرانە یەکەواتە دەبی ئافرەت لە هەموو کەسێک زیاتر ئاگای لە نوێژی خۆی بیتن سبحان الله ئەگەر نوێژت پاراست خوا ئەتوو مێرد و منداڵیشت دەپارێزی احفظ الله يحفظك پێغەمبەر دەفەرمی عەلەیهی الصلاة والسلام ئەو شتانێک کە خوا بە ئێوەی سپاردووە بیپارێزن خوای گەورە ئێوەش دەپارێزیتن یەک لە پیاوە ساڵحەکان دەڵێ چوومە مزگەوتێ نوێژێ بکەم وراغەکەم لە دەرێ بەستاوە گوتی نوێژەکەم کرد و بە جەماعەت و دوعا و تەسبیحاتم کرد هاتمە دەرێ دیتم وراغەکەم نمایە سبحان الله ڕووی لە عاسمانێ کرد فەرمووی یا ئیلاهی لقد أديت أمانتك فأين أمانتي خوای خۆ ئەو ئەمانەتەی لەسرە من بوو کە نوێژە زۆر بە جوانی پاراستم و دامەوە دەستەت و ڕێک و پێک ئەمانەتەکەم پاراست ئەدی کۆ ئەمانەتەکەی من خۆمنەوە ئەسپم بە ئەمانەتی تودا نابوو تەماشای کرد دەبین کابراەک ئەوە وراغی ئەوەی گوریسی ملی ئەسپەکەی لە دەستێتی وال و کابرای دەینتەوە دەر وەڵا ئەوە بەڕڵا ببوو زانیم ئەوە لەولایەنە هەراتێ و ڕۆیشتە لوێ و هینامەوە بزانە والله خوای گەورە دەتپارێزی واللهی خوا بەخۆت ناموست کەسایەتیت مردت منداڵت ژیانت هەمووی دەپارێزی بەس ئەتو نوێژەکەی خۆت بپارێز ئاگاتان لە نوێژەکانتان بی ژن ئافرەتی بەڕێز زۆر جاران لەبە سۆسیال میدیای لەبە حەڵقەی تەلەڤیزۆنی لەبە جیرانان لەبەر میوانان لەبەر کۆمەڵک ئیش و کار سبحان الله لە نوێژەکانی ئیهمالە
نوێژەکان هەمووی لە ئاخری وەقت دەکا نیوران یەک کچۆکەمە عسر بانگ دەنوێژی نورانی دەکە ئەو زار عسریش پێش مەغریبی دەکا مەغریبیش پێش عیشای دەکا بەڕاستی ئەوە نوێژی منافقەکانە بەڕاستی ئەوانە ئەو نەوعە نوێژی منافقەکانە خۆشی بەڕێزم ئیشت لۆ پەیدا بوو یەک ئیشی مەکە هەتا ئیشی نوێژ نەکەی چۆ لە هەموو ئیشان گەورەترە خۆ دنیا کاوە نابی ڕۆن ئیشەکان ڕاگرە قاپە هەر تەواو نابی ئیشی ماڵە هەر تەواو نابی وەسیفەی دەرێ هەر تەواو نابی میوان هەر تەواو نابی دێکەواتە لە هەموو شتێکی کە ئەساسە بڕۆ نوێژەکەت بکە ئەگەر نوێژەکەت بە جوانی کرد خی گەورەش ئیشەکانیت کە لە بۆ بە ئاسانی زێبەجێ دەکاتن خاڵێکی تر لەوانەی کە ئەو خوشکە بەڕێزانی کە بەڕاستی لە لای خی گەورە خۆشەویست و بەڕێزن ئەو ئافرەتانن کە بەڕاستی جوان منداڵەکانی خۆیان پەروەردە دەکەن ئەوە یەک خاڵیت کەمایە کۆتایی پێدەین خوشکانی بەڕێزی من واللهی لە بیدایەتیش گۆتم هەر پیاوێک گەورە بووبی ئیلا ئافرەتێکی لە پشت بۆ گەورەی کردیا ئەو ئیمامی شافعیە کە هەتا ڕۆژی قیامەتی ناوبانجی ئەو پیاوەی بەرز دەبتەوە داچی دروستی کرد ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل داچی دروستی کرد سوفیانی ثەوری داچی دروستی کرد ئیمامی بوخاری داچی دروستی کرد هەموو ئەو ئیمامە گەورانە سوبحان الله هەمویان داچی لە پشتیان بوو ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل دەژێرتەوە دەفەرمی دایکم سبەینان زوو کە لەگەر نوێژی بانجی دەدا هەر دەسە ئاوی لۆگەرم دەکردم لۆ ئەوی بە ساردی بەغدا سار بوو ئەو وەختی لۆ ئەی بە ساردی دەست نوێژی نەشۆم لێگۆ نوێژی خۆی دەکرد ئەمنی دەبردە مزگەفتێ هەتا نوێژم دەکرد هەتا لەکن مامۆستایەکەشم دەخین ئەو ئەمنی دەهیناوە ئافرەتێک ئەوەندە ئێحتیمام بە منداڵی بدە حتمما منداڵەکەی دروست دەبیتن واللهی ئەگەر دەتەوێت بەیانی لەبەر ئەو منداڵت بەحەسەیتەوە لەبەر منداڵەکە خۆشبەخت بی لە ئێستاوەڕە ئیحتیمامی پێ بدە لە ئێستاوەڕە لێ نەگەڕێ بە خواری شین بی چکە دوایە ئەستور بوو پێت ڕاست ناکرێتەوە لە هەنگۆ لە منداڵیەوە بەڕاستی شینی بکە لە هەنگۆ خەمی لێ بخۆ بەڵام خوشکانی ئێمە ئەوەندە مەشغوڵن بەخۆیان ئەوەندە مەشغوڵن بەشتی تافیه و بێسەروبەر ئاگای لە منداڵەکەی نییە چۆن پەروەردە دەبێت مۆبایلەکی دەداتە دەستی ها بەس کرد بە بەس بێدەنگ بە بەس گارەگارێ مەکە نازانی ئەو قومبەلەکی دایتە دەستی هەموو ڕۆژێ لە ناو ڕوح و جان و مشکی ئەو منداڵی دەتەقتەوە ئاگاشی لێنە هەروەندێ دەزانی منداڵەکەی هیچ ئاتاری لەسەر پاتاری نمایە هەموو ئەو منداڵانی کە تووشی ئۆتیزم بوونە دەزانی یەک لەو سەبەبانە ئەوەیە لە ئۆتیزم تاوان لە 1 ساڵی هەتا 5 ساڵی دەیگری لە پاش 5 ساڵی نایگری هەموو ئەودا کە ئیهمالانن کەوا مۆبایلی دەدەستن دەست منداڵەکانیان یاخود بەرامبەر تەلڤیزۆنیان دادەنێن بەس لەوەی بێدەنگ بی ئەمە خەتەرترین شتەکە لە منداڵی دەیکەی ئەوتە بڕۆ دکتۆر مەلکۆ هەیە کە پیاوەکی زۆر زیرەک و دکتۆرەکی نەزیبە کە برادەرمە بەخۆی ئەوە دەڵێ سەبەبەکەیتی هەموو ئیهمالی ئەو دایکانێک بەس منداڵەکانیان بێدەنگ بی بەس بەخۆی سعاتە قسەی لەگە خوشک و برادەر و داک و خوشتی بکە بە تەلەفۆن بەس منداڵەکە ئیزعازینەکە منداڵەکە لە دیار ئەو تەلڤیزۆنەی مێشتی تێک دەدا ئەو مۆبایلە مێشتی تێک دەداتن وشتی گەورەی من بەڕاستی ئەگەر دەتەوێت لەبەر منداڵت بەحەسەیتەوە پێیمان دیبە هیچ کاتێک لە هیچ بەرهەمێک ئەگەر مادی نەبی لەبەری ناخۆی لێکەواتە منداڵەکانی خۆتان دروستکەن گەورەیان کەن با بە گەورەیی بژین ئەو منداڵە واللهی بەیانی دەبتە ڕەحمەت و بەرەکەتێک دەبوت هەر وتارێکی بدا هەر داعیەکی لێ دەرچی هەر قورئان خوێنەکی لێ دەربچی هەر کارێکی باشی لێ دەربچی هەزار ڕەحمەتی خوا لەبوت و بابیان دێ پێش ئەوەی کابرا دوعای لۆ کابرای بکە دەرێ هەی هەزار ڕەحمەت لە داک و بابت ئەداک و بابیشی ئاگاشی لێنێ بزانە هەموو ئەو چاکانی منداڵ دەکەن دەستەوە ناو جیرفانی داک و بابیان باشتەکی خۆشتان لێ بژێرمەوە پیاوێکەیە لە هەولێرێ زۆر پیاوەکی خێرکەرە زۆر بەڕاستی پیاوەکی خێرکەرە برادەرێکی خەونی بە بابیوە دیتبوو گوتی بابی ئەو برادەرم دیتم ناو حەدیقەی دانیشتن ئەم بابی مردووە چەند ساڵە بابی مردووە 5 ساڵ 7 ساڵە بابی مردووە گوتی دیتم بابی ئەو برادەرم ناو حەدیقەی لەکن ماڵی کوڕەکەی دانیشتە گوتی ئەمی سەلام لێک گوتم مام حەزی لۆ ناچێ مارێ حازی فلانی ئەو کوڕەکە گوتی نانا لێگەڕ ئێستا بەخۆی دێتە دەرێ دەیبینم سبحان الله ئەو زۆر غەریبە ها دەزانی زۆر غەریبە یعنی ئەو ئەرواحانە چەند مشتاقن منداڵەکانی خۆیان ببینن گوتم ئەخە ناکرێت و نابی لێرە دانیشی گوتی نانا بەخوا لێرە دادەنیشە بەخۆم دەزانم ئێستا دێتە دەرێ دەسە دەرێ سعات 8 دێتە دەرێ هەنجی بەخۆم کوڕەکەی خۆم دەبینم بەس دوای پێم گوتم ئەدی ئەتووکوی گوتی واللهی ئەمن
زۆر باشم ئەو کوڕم زۆر ئیشی باش دەکا هەر خێرەکی دەکا خێرەکە دەبتە 4 بەش 3 بەشی داچی دەبە بەشەکی دەدە من بەڵام هەر ڕازیمە قەیدی ناکە سبحان الله داک 3 بەشی خێری منداڵی دەبە هەرسێ ئوموکە ثم ئەبووک وانی حەدیثەکە دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چاکە دەکە چێ بکەم داکت ئەو زەبابەت کەواتە هەر خێرەکی دەکەی خوشی بەڕێزی من هەر منداڵەکەت خێرەکی دەکا ئەو خێرە دەبتە 4 بەش 3 بەشی لە بۆ تو دێ بەشەشیان لۆ بابیان دەسیتن دێ والله ئەوە گەورەترین نیعمەت ئەگەر ئێوە بیکەن ئێستا ئەو ئیمامی شافعیە ئەو بوخاریە ئەو عەولەمایە گەورانە هەزار ڕەحمەتیان لەو دەسی ئێستا داچیان پێخەنی بووە داچیان لە قیامەتێ پێخەنی بووە بەو هەموو سەدەقە و خێر و چاکەی کە لە بۆی دێتن وەیەقینیشتان هەبی واللهی مردی ئەوەندە خۆشحاڵ دەبی کاتێک کە منداڵەکەی خێرێک چاکەیەک سەدەقەیەک پیاوەتێکی دەکاتن تێ ئەگەر ئێوە دەتانێت لە خۆتان هەر لە قیامەتی خۆتان خۆش بەخت بن منداڵەکان لە ئێستا دروستکەن بیانکەن بەداعی بیانکەن بە خزمەتی قورئان خزمەتی حەدیثی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ خۆتان خۆشحاڵ دەبن واللهی منداڵتان بەدین بوو بۆ خۆتان بەختەوەر دەبن بەڵام وەرن تەماشای ئەو ماڵانە بکەن کە منداڵیان خراپە چ ژیانێکیان هەیە چ ناڕەحەتێکیان هەیە چ بەدبەختێکیان هەیە والله داکە ژیانی لێ تاڵبووە لە دەست منداڵی ژیانی لێ تاڵبووە لە دەست منداڵی ئارەخۆری لە دەست منداڵی تریاکۆری لە دەست منداڵی دزی سبحان الله جا بۆیە بەڕاستی هەر ئیشێک ئەگەر ئەتوو بە جوانی کردت ئیلا ئاخیرەکەی بە جوانی دەردەسی بەڵام خوا نەخواسە ئەگەر ئەتوو باش نەبووی لەگە منداڵت بزانە یەکەمین گوناحکە دەیگاتێ ئەتووی چکە ئەتوو منداڵەکەت پەروەردە نەکرد ئەو حادیسەتان جێلێ بووە ئەوە زۆر گۆترایە جا ڕاستە ڕاستی نازانم بەڵام بەڕاستی معنایەکەی تەواوە دەڵێن کابرایەک ئیعدام دەکرا لەبەرەوەی ڕئیسی دزان بوو یعنی یەک گروپی هەبوو کە خەڵک دزی دەکرد ئەو پیاوە کە حکمی ئیعدامی لۆ دەرکرا گوتیان چ دەوێت کاکە پێشەوەی ئیعدام بکرێت گوتی وەڵڵاهی دەمەوێت داکەم ببینم بەس داکەم دەبین و خلاص داچیان لە بۆ هینا داچی على ئەساس دەگیری عاجزە گوتی وەڵڵای دایە من ئیعدام دەکرێم ئەوڕۆ بەس پێش ئەوەی ئیعدام بکرم حەزم لێ ئەو زبانەت ماچکەم ئەخە کوڕم ناگوتی بەخۆی دایە لەبەرەوە زۆر قەرداری تومە حەزمێ پێش ئەوەی بمرم ئەو زمانەی تو ماسکەم داچی زمانی دەینتە دەرە ڕێک زمانی داچی لێ دەکاتەوە تاوان شورتەکان دێنن کورە ئەوە لەوەت کرد دەرە ئەو زبانی داچی داکەم بوو ئێستا بووتە پەتک لە بلم دەکرێت ئیعدامم دەکرێت یەکەمیش دزیم هێلکەک بوو داکەم گوتی ئافەرید کوڕم گەورە بووە دزی دەکا گوتی ئەمنیش تەشجیع کرد هەر ئەو ئافەری نەبوو ئێستا ئەم بوومە گەورەی هەموو دزەکان وای ئیعدامیش دەکرێت یەک ئافرینی خراپی داچی ماڵی منداڵی وێران دەکات منداڵەکەت کە هاتەوە شتێکی لەدەست بوو مەرێ کوڕم گەورە بووی لەگەت زانتای منداڵەکانی مەکتەبێ شتێکی دیزی بوو نەرێ ئافرین لەچێت بوو چاوی دەربینە حسابی لەگە بکە تون بەلەگەری بۆ ئەوی جارێککە نەوێری ئەو دزەی بکە ئەگەر منداڵ بە سەقەتیت بەخێو کرد ئاخری بە سەقەتیش دەبۆ تو ئەنجامەکەی دەخۆیتەوە بەڵام ئەگە بە دروستت بەخێو کرد ئاخری بە دروستی ئەنجامەکەی لە بۆ دێتەوە پێشی کەواتە بەڕاستی یەکێک لەو قاڵە جوانانەی کە ئەو خوشکانەی لای خوا خۆشەویستن ئەوانن کە منداڵی خۆیان زۆر بەڕێک و پێشی بەخێو دەکەن ئاخری شت کە باسی کەم ئەو ئافرەتانەی کە خوای گەورە خۆشیانی دەوێ خۆ لە 3 شت دەپارێزن یەکەمینیان لە سۆشیال میدیا دووەمین لە تێکەراوی سێمین وەختی خۆیان بە فێڕۆ نادن هەر ئافرەتێک واللهی ئاگای لە خۆ نەبی ئەو مۆبایل و ئەو تیکتۆک و ئەو ئینستاگرامە و ئەو فەیسبووکە ماری وێران دەکە پێداک ئەو هەموو چیرۆک و حەوادیسەتان لۆ بجێڕمەوە کە ڕوویدایە خوشکانی بەڕێزم هەمووی بە فەیسبووک هەرخەرەتان هەموو بە ئینستاگرام هەرخەرەتان هەموو بە تیکتۆکی هەرخەرەتان بەڕاستی دەبی ئافرەت زۆر ئاگای لە خۆبی ئەو عمرە جوانی خۆ لە دیار ئەو شتە پڕپوسێمە بەسەرێ ئەمر زۆر لەوە بە قیمەتترە ئەتو دانیشی بە سەعات ئەوزە تیکتۆکیش تەبیعەتی وایە خۆ هەر خلاص نابی ئەوە هەر لە دوو یەک هەر ئەو ڤیدۆ لە دوو ڤیدۆی خۆشتر و جەزابتر و بە دڵی خۆت ئەوزە عادەتی شەوایان دروست کردی ئەو سینە مزریمە چت حەز لێیە هەر ئەو لە بۆ دی ئەتو چ بکەیەوە هەر ئەو لە بۆ دی ئەوزە هەن نەجارێک نەدوو نەسێ نەپاڵ ئەو مادی نابی ماندی
ئەوە ئەڕەندەی بەخۆ دەزانی ئۆ کور ئەو یەک سەعاتەم لە دیا تیکتۆکی دانیشتیمە ئینستاگرامی شەروە فەیسبووکیش ئەوە ئەو بەزم و ڕسم و بازارێک کە ئێستا هەیە واللهی خوشتی بەڕێزم حیفە عمری خۆت زایع دەکەی بەرامبەر ئەو سۆشیال میدیایە حیفە لەبەرەوە عمرەی تو زۆر بەقیمەتە ئەو عمرەی تو خوای گەورە ڕۆژی قیامەتێ لێت دەپرسی وعن عمریکە فیما ئەفنا ئەو عمری بەسم بز دەسێ دێری خوای والله هەر لە دیار تیکتۆکی بووم والله خوا ئەوە لێ قبول ناکە ئەو عوزرەشە لێ قبول ناکە کەواتە خاڵی دووەم ئەوەیە کە تەمەن و کاتی خۆی بە فێڕۆ نادا تەمەن زۆر بەقیمەتە خوشتی گەورم تەمەن زۆر لەکن خوای گەورە گەورەیە جابۆیە ئەگەر لە کات و ساتی خۆت بی بەس تەمەشای نێنۆشێ بکە دەبینی ئەی بە قورئان مووی سپیم لێ پەیدا بوو کاکە ئاگات لە خۆنیەت عمرت کو دەڕوە ئەگو ئاگاتان لێ ساڵ کو دەڕوە ئاگاتان لێ مانگ چۆن دەڕوە ئاگاتان لێ هەفتە چۆن دەڕوە بەخوا هەموو لە عمری مە ڕۆیشت بەخوای هەمووی لە عمری مە ڕۆیشت ئاگامان لە خۆ نییە ئەو عمرە جوانەمان دەڕوە تێپەر دەبی هەر ئەوەندەی دەزانی لاقی شۆر بۆ ناو قەبرێ و تەواو ئاودی و بێ و هەموو مەلەفت خەرکراوە ئەو عمرە جوانی خۆت بپارێزە شتێک بکە لە قیامەتێ سرت پێ بەرزبی خاڵێکی ترکە لەو خۆپارێزیەی ئەوەیە کە بەڕاستی دەبی لە تێکەراو بوو زۆر ئاگال لە خۆبی کاتێک کە میوانت دێ ئەو میوانە بێگانەیە موجب نییە تو بچی بەرامبەر ئەو میوانە بێگانەی دانیشی هیچ موجب نییە بەس بە خێراتنی دەکەم زارەیە پێویست ناکە هەر ڕوو بەڕووی بەخێرا هە لە پشت دەرکەی بە خێراتی دەکەم چ موجب نییە هەموو پیاوێک ژنی ماڵەکەی ببینی هیچ موجب نییە خزمە خزمبی دێمە پێش سەلام و بەخێر بێ سەرچاوان دەستمەوە ئەو دیوی باژن لە غورفەی بەتەنێ بن و پیاویش بەتەنێ بن زۆری ئەو کێشانی کە ئەو ڕۆکە هەیە لە بازاری ئێمەدا کێشەی ئەو تێکەراویە ئەو ئیختڵاتە بێ سەر و بەرەیە ئەو بێ سنووریەیە کە لە بینی عائیلەکان دروست دەبی کاتێک کە لە یەک دادەنجین دەی دڵمان پاکە کاکە خۆ نەمان گوتمە دڵمان پیسە خۆ نارێن دڵمان پیسە بەڵام دوایشتی پیسی لێ ڕوودەدا ئەخە دوایشتی پیس نەتیزەی دەبیتن لۆیە بەڕاستی بە هیچ قسەیەک هەر مەخەرەتێن بەوەی کە وەڵا ئەوە چیە لۆ وەڵا ژن جودا پیاوزە کاکە شەرع ئەوها دەرێ خوا ئەوها دەرە پێغەمبەر ئەوها دەرێ تەواو مازام خوا و پێغەمبەر پێیان خۆش نیە ئەمش نایکەم هیچ شەرمێ مەکەن ئەوها ماقوڵ و گرانترە نەک هەرچی پیاو بێتەماری بزانی توڵت چەندە و ڕەنگت چەندە و شکلت کە لۆ بزانی بابە لۆ بزانی ئەتوو گەوهەری ئەتوو زێڕی ئەوەی نییە هەموو کەسە قابلی ئەو بی هەر بشت بینی چجا ئەوە کە قسە لەگەر بکاتن زەبەڕاستی بۆ ئەوەی عائیلەکان بپارێزین بۆ ئەوەی ئەو ماڵە لە شکۆ و هەیبەتی کەم نەبتەوە بۆی سم ئەو کەرامەتمان نەڕوە با تێکەراویەکان لە سنووری شەرع نەبەزێنین ئەو میوانەی کە دێ بێگانەیە ئەسڵەن لە پشت دەرکەی بە خێراتنیەکەی ئەگەر چوشی زۆر مەسەن برادری پیاوەکەت بوو زۆر لەلاتان عەزیز و خۆشەویست و ڕێک و پێک بوو دەسم بە خێراتنی دەکەم تەواو حیساب ناکە بەرامبەر پیاوەکەی دانیشتی گفتوگۆ و حوار و بینە و بەردەی بکەیت زەبەڕاستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرموویتی لا یەأکل طعامەکە ئیلا تەقی بزانە دەفەرمی لا تصاحب إلا مؤمنا برادراتی ئیمانداری نەکەی نەبی نەکەی ولا یەأکل طعامەکە کەسی ژنانی نەخوا إلا متقی نەبی لۆچکو ئەوەی نای دەخوا دێتە ناو ماڵت عیب و عارت دەبینی کە سەردانی براو خوشکت بکە پیاوەکەش حەزی لێیە سەردانی ماڵی بابی بکەی سەردانی ماری خوشک و برای بکەی زابۆیە بەڕاستی ژنی عاقڵ ئەوەی کە ئەو هاوسەنجیە لە کاتی عیلاقاتدا دەپارێزیتن چونکە زۆر زاران کێشە هەیە لە بینی ژن و مێردی پێک نایەن لەسەر ئەوەی کە کوبس یان ئەوەتە دەبین پیاوەکە عینادە سبحان الله هیچ هەموو شۆی ماری خزم و کاسی کاریش نەکەی ناکە ئیلا ئیخۆی ئەوەش ئینساف نییە بەڕاستی ئەوەش ئینساف نییە زۆر زاران ژنەکەس دەی دەبتە عینادی ئەوش هەموو شۆی خزم و کەسی کاری پیاوەکەی ناکە نە ژنی عاقڵ ئەوەیە کە لەگە پیاوەکەی خۆی بە ئیتیفاق ئاگایان لە هەردوو لایەن دەبێت چۆن پیاوەکە حەزی لێ سەردانی هەموو شۆی ئەو لایە بکە عینەن دەبی ژنەکەش یعنی وا بکاتن کە هەموو شۆی لای مقابلی خۆی بکە بەو شێوەیە ئەو اختلااتە بەڕاستی ئەوە زائیزە ئەو شەرع ئەمری بە ئێمە کردووە ئەوە سیلەی ڕەحمە و ئەمە پیاوەتی و چاکەشە کاتێک کە دەچی سەردانی خزم و کەس و کاری مێردەکانت دەکەیت یا ڕەبی خودایە بە حەقی ئیسمی عەزەمت لە بۆ خاتری ناوە بەرز و پیرۆزەکانی لێ دەپارێمەوە خوای لەو جەمعەمان خۆش بی یا ڕەبی خوای لەو جەمعەمان خۆش بی یا ڕەبی خودای لەو خوشک و برایانم خۆش بی خوایە یا ڕەبی خودایە بە حەقی ئیسمی عەزەمی خۆت ئەو خوشکانی کە لێرن
هەر یەکێکیان بە خۆیان یان کەسێکیان نەخۆشە یا ڕەبی خوا شفای بدەیت یا ڕەبی خوا هەر یەکێکیان گرفتێک ناڕەحەتیەک کێشەیەکی هەیە چی خۆی چی پیاوی چی مێردی چی هەر کەسێکی یا ڕەبی خوددا ئەو ناڕەحەتی و ئەو کێشەیان لە بۆ هەڵکەی یا ڕەبی خوددا لە بۆ خاتری گەورەی خۆت بینی ژن و مێردەکان خۆشکەی یا ڕەبی خوددا هەرچی گرفت و ناڕەحەتی هەیە لە ماڵەکان لێنی خوایە یا ڕەبی خوا منداڵەکانمان ساڵحکەی خوایە منداڵەکانمان ساڵحکەی خوایە بەختی کچەکانمان باشکەی خوایە بەختی کچەکانمان باشکەی خوایە یا ڕەبی خوددا کچەکانمان پیاوی چاک و معقول و محتەرەمیان بە قسمەتکەی خوایە یا ڕەبی خوددا کوڕەکانمان بوچی چاک و ڕێک و پێکمان بە قسمەتکەی خوایە یا ڕەبی خوددا عاقبەتمان خێرکەی خوایە ناموسمان بپارێزی ئیمانمان بپارێزی یا ڕەبی خوددا لە بۆ خاتری ئیسمی عەزەمەت ئەو عومرەی کەماوە پڕ خۆشی و بەختەوەری بی عمرێک بی پڕ بە سەلامەتی بێ گیر و گرفت یا رب العالمین بەسەری بەرین خوای عاقبەتی هەمووشمان خێرکەی هەمووشمان لە ڕۆژی قیامەت بە خزمەت پێغەمبەر بگەینی یا رب العالمین آمین آمین والحمد لله رب العالمين وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.